تورکیا بۆ خۆی بیانووی کێناوەتەوە کە مەسلەی پەکەکە و گریلاکانی کرە دەمانە کە ئەوێت خاکی یاریمی کوردستان داگیرگا، بەڵام لە واقعدا مەخۆیان باشە زانین تورکیا نیەتێکی زۆر خراپی هەیە، تەنها ئەوە نییە مەسەنن ئەو هەر کوردێک مەسەن لە هەر جێگایەک بێ و دژایەتیەکە، یعنی ئەمە ئەوە دەگەینە کە هەرێمی کوردستان کێشە لە کێشەی گریلا و پەکەکەدا نییە، کێشەکە ئەوەیە ئەوێت هەرێمی کوردستان داگیرکە بەڵام بە بیانووی پەکەکە خۆی لە ئەسڵا کێشەکە ئەوە نییە، بەڵام بەداخەوە ئەو وەزعە دروست بووە و قیادەی کوردیش لە ئاستە و هەموو داگیرکاریە و ئەو هەموو تاوانی کە ڕۆژانە دەرحەق بە میلەتی کورد دەکرێ و ڕۆڵەکانمان دەکوژرێت لە بێتاوان پێویستە ئەوە بکرێکە بەڕاستی قیادەی کوردی چیتر ئەم داگیرکاری قبول نەکات، چیتر ئەم زوڵمەی کە دەرحەق بە هەرێمی کوردستان و بە کورد دەکرێت قبولی نەکات. قیادەی کوردی من نازانم ینی لەکوێ خەوتون، ینی ئەبێت پەرلەمان کە پەرلەمانی کوردستانە ینی هەنێ جار بۆ پرسیە کۆ بێتەوە بەڕاستی ئەو پرسە ئەسڵەن لە زەهنی خەڵکانە با کۆ بێتەوە بۆ پرسێک کە لەسەر خاکی هەرێم کە ئەو سوپای تورکیا داگیری دەکات بتوان حلێکی بۆ بدۆزنەوە لەگەڵ حکومەتی عێراقا. دژایەتی ئەوەکەینکەوە سوپای ڕژێمی تورکیا بێتە ناو خاکی هەرێمەوە و زۆر سەرسوورمانیشین لەوەی کەوە حکوومەتی هەرێمی کوردستان کەوا تا ئێستاکە بێ هەڵوێستە و هیچ ئیدانە و ئەو شتانە ناکات و هیوادارم لە داهاتووە ڕێگری بکرێت لە هاتنی سوپای تورکیای داگیرکەر بۆ ناو خاکی کوردستان و هیوادارم هەر هەمووی دەرکرێتە دەرەوە و ئەگەر خۆ بە خۆیانیش ناکرێ داواکاری بکەن لە سوپای عێراق بۆ ئەوی دەتەخور بکاو و نێلێت ئەو داگیرکاریە بەردەوام بێت. ئەوەی ڕازی بێت من لەم وەزعەی هەرێمە ئەم داگیرکاری تورکیا بەڕاستی حکوومەت هەرێم بێدەنگی هەڵبژاردگە خەرگەکەی لە ماڵە نان نییە بخوا و ئەمان لەیلاوە بێباکن بەرامبەر بە خەڵکو و ئیتر نازانم ئەم حکوومەتە باشیە لەکوێوە حکوومەتی هەرێم ئەگەر هاوکاری داگیرکاری ناکات ئەم بێدەنگیە بۆ هەڵبژاردگە بۆ ناڕۆشکات بکات لە UN بۆ ناڕۆشکات بکات لە مەرکەز بەرامبەر بەم داگیرکاریە.